چیرۆکەکە لەوە دەستی پێکردبوو کە بازرگانان سەرمایه‌داران کۆمپانیەکانی ناوخۆ زیاتر گرنگی بە بەروبوومی خۆماڵی بدەن بۆ ئەوەی بتوانن ڕێگر بن لە چوونە دەرەوەی پارە بۆ وڵاتانی دەرەوە چونکە تا ئەم کاتەش هاوردەکردنی بەروبوومی بیانی لە خاڵە سنووریەکان بەردەوامە. زیاتر دامەزراندنی ئەم جۆرە کارگانە دەبێتە هۆکارێک بۆ بژانەوەی ئابووری ناوخۆ و کارتی تایبەت ڕۆڵێکی سەرەکی دەبینێت لەم بوارەدا بە دامەزراندنی خەڵکێک لەم مەجالەدا لێرەشدا بۆ خەڵکانێک بۆ حکوومەتیش باشترە کە زیاتر پشت بە کارتی ناوخۆ بەستن لە جیاتی ئەوەی بیر لە دامەزراندن لە فەرمانگەکانی حکومی بکەنەوە دەرفەت وەر بە کادری ناوخۆ دەدات بۆ ئەوەی لە هەموو مەجالەکان بە تایبەتی چینی گەنج کە ئەمڕۆ لە دوای تەوابوونی کۆلێژ و پەیمانگەکان ئەبینین خەڵکێکی زۆر بێکارن هەدەف لێرە بەگەرخستنی کادری نێوخۆیە ڕێگریکردن لە چوونە دەرەوەی پارەی ئەم وڵاتە بۆ وڵاتانی بیانی پشت بەخۆ بەستن ئەگەر ئابووریەکی سەربەخۆت هەبیت ئەمە خۆی هۆکارێک دەبیت بۆ وڵاتێکی سەربەخۆ لە ئایندەیەکی نزیکدا. ئێرە شوێنی باردابەزاندنمانە شوێنی مەوادی خاومانە کە سیارە دێتە ئێرە لێرە ئێمە بارەکە بە کرێنێکی بیستانیمان هەیە چکە بارەکانمان قورسە لە 4 تەنەوە هەمانە هەتا 15 تەن مەوادی خاو بریتە لە مەوادی گاڵوانایز و مەوادی ڕەش ینی پلێتی ڕەشیشمان هەیە پلێتی گاڵوانازیشمان هەیە ئەنواع سمکی هەیە لە سفر نۆوە ئێمە لێرە دەست بەیش دەکەن هەتا سمکی 4 میلیمتر کە لە بۆ جیهازەکانمان دەیبینە ناوقەعە لە ناوقەعەش جیهازی سلیتەرمان هەیە کە ئەوانە دابەش دەکات بە پێی پێویست کە ئێمە چ مەحسوولێک دەمانەوێت تەولید بکەین یا بەرهەم بێنین ئێمە دەیبڕینەوە شەرحی دەکەین یا تەقسیمی دەکەین ئەو پلێتانەمان جا چ پلێتی ڕەش بێت چ پلێتی گاڵوانایز ئەو ماوادانەمان زیاتر لە دەرەوە دێتن ماوادی خاومان وەکو تورکیا پێشتر ئێران ئێستا حدودەکان هەتا حدێک مشکلەی هەیە هەروەها لە شوێنەکانی دیکە وەکو ئوکراین و ئەوانەش ئێمە پێشتر کڕیومانە لە سین کڕیومانە ئێمە لە قەزاقستان و لەوانش مەوادمان هێنەوە پێشتر ینی لەو شوێنێکە مەواد دەستمان بکەوێتن مەوادێکی باش بێت و مەواد بە نسبەت قیمەتی ئێمە داخلی دەکەین کوالیتی مەوادەکانمان باشە هەمووی ST37 ئێمە بەکاری دەێنین بەڵێ هەروەکو وتمان مەوادی خوامان کە لەوێ هێنا خوارێ لە سیارە و جیامان کردەوە دەهێنینە ئێرە هەم خەزنمانە هەمیش لێرە دەکەینەوە لە بۆ بەشەکانی دیکە کە بتوانین استفادەی لێ بکەین. جا دەبینی چەند لایە تەغلیف کرایە ئەو ڕۆڵانەمان لەبەرەوەی کە بە سەلامەتی لە حەمل و نەقلە لە بارکردنە ئەوەی ناوەوەی زەرەری پێنەکەویتن عادەتەن بە چەند بەرگێک بە پلاستیک و بە ڕۆڵەی ئاسنی هەرخۆی تەغلیف دەکرێتەوە.
هەروەکوتمان ماوەدەکە کە هاتێرە ئەو جیازە پێی دەڵێن سلیتر، یعنی جیازی دابشکردنی ئەو کۆیلەیە کە بە پێی پێویست کە ئێمە دەمانەوێتن چ بەرهەمبێنین لە بۆمان تەقسیم دەکات و دەیبڕێتەوە. ئەو بەشە بەشی ئانکۆیلێرە یا کردنەوەیە، ئەوە ئانکۆیلێرمانە کە لێرە ئەو ڕۆڵە لەگەڵ ئەو عەرەبانەیە دێتە سەرێرە، لێرە قایم دەکرێتن، لێرەوە پرۆسەکە لێرەوە دەست پێ دەکاتن. هەروەکو دەیبینن بەو شێوەیە ڕۆڵەکە خرایە سەری، ئێستا دەبی ببین لە بۆ بڕین. لەم بەشەیە ئەگەر پلێتەکەمان ساف نەبێتن، لێرە ئێمە سافی دەکەینەوە بە پێ ئەو ڕۆڵانەی کە لێرە هەمانە. لێرە ئەگەر قیناجبی سەری پلێتەکەمان لێرە بە مەقەسمان هەیە دەیبڕێتەوە، سافی دەکات، خشتی دەکاتن. چەقۆکانمان لێرە دەست پێ دەکات. هەروەکو دەبینن ئێمە ئێستا بە چەند قیاسدا بەشمان کردووە، ئەوەی کە پێویستمانە دەمانەوەی بکەینە بەرهەم لێرە دەبی ئەمە دابەشیکەین و بۆمان ببڕێتەوە، یانی لێرە مەقەسەکانمان دەست پێ دەکاتن. ئەوەش لە بۆ تعدیلکردنە، لە بۆ ئەوەی کە پلێتەکەمان زیاد دەملاولا نەڕوە لەو سوکانانەی ئیستیفادە دەکەین. بابێتم زان ئەو پلێتە لێرە مەقەس کرا، هەمووی لێک جیا کرا، ئەوە بە پێ ئەو نیازەی کە ئێمە هەمانە. ئەو جیازە جیهازی دایکە لە بۆ مەعمەلە، یعنی زیاترین ئەو بەشانەی کە ئێمە بۆری دروست دەکەین یا پرۆفیل دروست دەکەین قوتی دەبی لێرە دابەش بکرێتن، حتا لە بۆ شوێنەکانی دیکەش زۆر جار پێویستیمان پێی دەبیتن. تاکە کارگەی بواری دروستکردنی ئاسینی پیشەسازیە لە هەرێم لە ساڵانی 2003 کارگەیەکی تری هاوشێوە ئێستا لە پارێزگای دهۆک هەیە، بەڵام لە سلەیمانی کارگەی لەو جۆرە نییە، لەسەر ئاستی عێراق و هەرێم تاکە کارگەیە کە دامەزرا بۆ دروستکردنی ئاسینی پیشەسازی و بەروبوومی پلێت و پڕۆفیل و جۆرەکانی چینکۆ. ئێمە سەبارەت بە دابینکردنی خواستی هاوڵاتیان یاخود حاجاتی بازاری ناوخۆ بۆ دابینکردنی ئەم مەوادی سەرەتایی ئێمە زۆر جار دوچاری کێشە دەبینەوە لەگەڵ وڵاتانی ئەقلیمی، چونکە سەرچاوەی دابینکردنی کەرەستەی سەرەتایی ئەم کارگەیە ئێمە پشت بە وڵاتانی ئیقلیمی، وڵاتی چین و ئۆکراین و ئەمانە دەبەستی. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بە تەواوی پێگیری کارتی تایبەت کارگەکانی ناوخۆ بکات، چونکە فشارێکی زۆرمان لەسرە لە ڕووی ڕکابەریکردن لەگەڵ ماوادی بیانی بەروبوومی بیانی کە لە وڵاتانی ئێران و تورکیا هاوردە دەکرێت. هەروەکو بینیمان مەقەسەکە لێرە دابەشی دەکاتن، دەیبڕێتەوە. لێرە دوو پارچە زایعاتمان هەیە، دوو پارچەی گچکە کە بتوانین تعدیل ئەو بڕینەمان دەربێتن. وەکو دەیبینن دوو پارچەی گچکەیەکێک لەم لە یەکێک لەولا
کە پێی دەڵێن سکراپە و سکراپە دێ لێرە کۆ دەکرێتەوە دوای فڕێ دەدرێتن کە لە کاتی کارکردن لەبەرەوەی کە لەولا زۆر ڕانەکەشی لە پلێتەکەمان تێک نەداتن دەبێ بڕژێتەنەوە حەوزەوە زیادەکەی ئەوجا لەولاوە بێتە دەرێ بچێت بۆ کویلکردن لێرەوە دیسان دەبی لێک جا بکرێتەوە ئەو پلێتانە هەریەکە بڕوە بە ڕێڕەوی خۆیدا لەولا کە کویل بکرێتن ئەروەکو دەیبینن لێرەش دیسان جیاکەرەوەمان هەیە و کویلەرێکیشمان هەیە کە هەمووی بەیەکەوە کویل دەکات و لێکیشان جیا دەکاتەوە هەروەها بە شێوەی ئۆتۆماتیکیش ئەوە ڕواتە سەرەوە وەختی خڕکردنەوە هەرچەند لە سەرێک زیاد بکرێ ئۆتۆماتیک ئەچێتە سەرەوە و لێکیان جیا دەکاتەوە هەروەکو دیتمان چۆن هاتە سەرێرە و لێرەش جارێکتر خڕی دەکەینەوە لە پێشەوە دەمان کردەوە لێرە جارێکتر خڕ دەکەینەوە بەڵام لێرە وەکو دەیبینن هەمووی دابەش کرایە کە لێرەش پرۆسەکەمان تەوا بوو ئەو عەرەبانەیە چێتە بنی لەحیم دەکەن لەولا کە لێک نەکرێتەوە وەکو ئەوانە هەروەکو دیتان لێرە لە خەزنەکە ئێمە هەڵی دەگرین دەێنین لە بۆ تەولید بە پێی ئەو نیازەی کە ئێمە هەمانە ئەوەی کە بڕاوە دێنین لێرە تەولیدی دەکەین ئەوەش ئەنکۆیلێرە دیسان و کویلانەی کە دروستمان کردووە لێرە دەیانکەینەوە لەسەر ئێرە دایدەنین ئەوە دەبل ئەنکۆیلێرە لەبەرەوەی کە ئێمە جیهازەکەمان ڕانەوەستیتن و سرعەتی ئیشکردنەکەمان زیادبی لە هەردوو لا ئێمە خەزم دەکەین لەسەر ئێرە کە ئامادە بێت لە بۆ لەحیمکردن وەختی ئەوەی تەواو بوو ئەوە دەسوڕێنی لەملا بەوەی وە لەحیم دەکەینەوە ئەم بەشە پێی دەگوترێ فۆرمینگ ئەگەر سەیری بکەن ئەو پلێتە بە شێوەیەکی ساف یا پان دێتن لەژێر هەیەکە هەر یەکی لەو قالبانە فۆرمێکی خاص بەخۆیەوە دەگریتن ئەو پلێتە هەتاکو دەڕواتن بە شێوەیەکی جوان خڕ دەکەینەوە ئەم جیهازەمان دەتوانێتن لە پلێتی سمکی 09 لە پلێتی سمکی 09 هەتاکو 4 میلیمتر ئەو پلێتە دەتوانێت بەرهەم بێنێتن ئەو جیهازە دەتوانێت بەرهەم بێنێتن هەر قالبێک و شکلێکی خاصی خۆی هەیە هەتاکو دەگەینە ئێرە لێرە دەبی بە جوانی بۆریەکەمان تقریبان شکلی وەرگرتە بێ خڕ ببێ بێت لێرە بتوانین لەحیمێکی باش بکەین ئەم بەشەش زۆر گرنگە لە بۆمە ئێرە لەحیم دەکاتن لەحیمەکەمان های فرێکوێنسە یا بە لەرەلەرێکی زیاد تقریبان نزیکەی 3 کیلۆهرتز ئیش دەکاتن ئەو بۆریە دەبینن ئێمە هیچ موادێک شتێک لە بۆ لەحیمکردن استفادەی لێ ناکەین بەس بە لەرەلەرە لەحیمەکەمان پێی دەگوترا های فرێکوێنس لێرە ئیتر ئەو زیادەکەشی ئەلماسمان هەیە ئەو بۆریە وەختی لەحیم دەکرێت هەندێک گرێوشە دروست دەکا ئەو گریانە لێرە سافیان دەکەینەوە لێرە کە ساف کرا دەڕوا لە بۆ فێنک بوونەوە هەروەکوت بینیشتان ئێمە لە موادمە لە سایلێک استفادە دەکەن کە پێی دەگوترێ ئاوسابوون هەم فێنکی دەکاتەوە هەمیش قالبەکانمان نایەڵێ زوو تێک بچیتن لێرەوە ئیتر دێ لێرەش دیسان ئاو بەسەریدا دەڕژێ هەتا بۆریەکەمان تقریبان بە باشی فێنک بکاتەوە کە لەولا مشکلەمان بۆ دروست ناکات دێنە سەر ئەم بەشە ئەم بەشە ئێمە پێی دەڵێن سایزینگ یعنی ئەو شکلەی کە ئێمە لە نەهایەتە لە کۆتاییە دەمانەوێ ئێمە لێرە بەدەستی دێنین جا چه بۆریەکەمان خڕبی چه بۆریەکەمان لە کێشە و چوارگۆشە بیتن یعنی پروفیل بیتن ئێرەش چەندین قالبمان هەیە هەر قالبێکە و فۆرمی خۆی هەیە
هر قالبێک بۆ قالبی دیکە فۆرمەکەی فەرق دەکات شکلەکەی تەغییر دەدا هەتاکو دەگاتە ئەم بەشە لەم بەشەوەش ئێمە درێژەکەی دیار دەکەین لێرە ئینکۆدەرێکمانەیە مێترەکەمان بۆ حساب دەکاتن کە ئەو پلێتە ئەو بەرهەمەی کە ئێمە دەمانەوێت درێژەکەی چەند بی لێرە بۆمان دیار دەکات. بەشی مشارمانەیە کە ئەو درێژەی کە دامانەتێ لە بۆمان مشارەکە دەیبڕێتەوە هەروەکو دەبینن بەرهەمێکی جوان و بە کوالیتیەکی بەرز لێرە ئێمە بەرهەمی دێنین لێرەشی تر نەهایەتی بەرهەمەکەیە کە لێرە ئێمە شەدەی دەکەین لە سەرێ کۆی دەکەینەوە ئەو عەدەدەی کە ئەمانە دوای لێرە هەڵی دەگرین دەیبین لە شوێنی خەزنکردن خەزنی دەکەین دوای لێرە ئیتریا خۆمان دەیبین لە شوێنێکی تر خەزنی دەکەینەوە بۆ بردن یا سیارە ڕاستەوخۆ ئێمە لێرە بار دەکەین و دەیبینە دەرێ ئەوە تقریبان کۆتایی پرۆسەکەمان بووە جیهازەی ئەم لەمان لە بۆڕی 1.5 ئینجەوە دەتوانێت بۆمان بەرهەم بێنێت بۆڕی خەر هەتاکو 4 ئینج لە بۆڕی 4 گۆشە و لە کێشەش لە 30 هەتاکو 50 بە 100مانەیە ئەوانە قیاس بە میلیمترە ئیتر درێژیش بە خواستی خۆمانە بەڵام ستانداردەکەی 6 مەترە. لە مانگی 11 ساڵی 2016 دەستمان کرد بە وتوێژ لەگەڵ جهاتی فەرمی وەزارەتەکانی پەیوەندیدار بۆ ئەوەی فشارێک دروست بکەن لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی گومرگەکان بۆ ئەوەی لە خاڵە سنووریەکان ڕێژەیەکی باج گونجاو دامرێت لەسەر بەروبوومی بیانی بۆ ئەوەی کارتی تایبەت یاخود کارگەکانی ناوخۆ ببوژێنەوە لە خنکان ڕزگاریان ببێت و پاراستنی بەرهەمی ناوخۆ لێژنەیەکی باڵا پێکێنرا لە چەند وەزیر و بەشداری پارێزگارەکانی هەرێم و مدیر عامی وەزارەتی سەناعە و مدیر عامی بەڕێوەبەری گشتی و جێگیری بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەرەتی گشتی گومرگەکان بە خۆشحالیەوە لە 1 ساڵی 2017 پارساڵ ئەم بڕیارە چوە بواری جێبەجێکردن بڕیاری لەسەر درا کە بە هەموو شێوەیەک پێویستە پاراستنی بەروبوومی خۆماڵی جێبەجێ بکرێت بڕیار وە بوو لە 16 دەی 2017 ئەم بڕیارە بشتە بواری جێبەجێکردن تاکو دەرفەتێکیش بێت بۆ بازرگانان ئەو کەرەستە و بەروبوومی ئامادە کە لە وڵاتانی دەرەوە هاوردە دەکەن لە کاتی خۆیدا داخلی کوردستان بکرێت وەکو دەرفەتێک 2 هەفتە دەستنیشان کرا بۆ بازرگانان دواتر سکالای بازرگانان و ناڕازایەتی هەندێک لە بازرگانان وای کرد کە حکوومەتی هەرێم پێداچوونەوە بە بڕیارەی دەکرد بۆ 2 مانگ ئەم بڕیارە دواخرا بوو 16 2 ساڵی 2018 لە ئایندەیەکی نزیک تەمەنا دەکەین حکوومەت ئەم جارەیان ئەم بڕیارە جێبەجێ بکات ئەم بڕیارە جێی خۆی بگرێت و بشتە بۆواری جێبەجێکردن ئەگەر نە بێگومان ئەم کارگەیە دەبی دابەخرێت و بۆ زانیاری بەڕێستان سەرمایە بە کارخستوو لەم کارگەیە زیاتر لە 10 ملیۆن دلار مەزەندە دەکرێت پێم وایە ئەبێت دامودەستگاکانی حکومی پەیوەندیدار بە تایبەتی وەزارەتی پیشەسازی وەزارەتی مالیە وەزارەتی دارایی لەگەڵ بەڕێوەبەرەتی گشتی گومرگەکان مشوریکی ئەم بابەتە بخۆن